کێشەیەکی تر بۆ خەڵکی هەرێمی کوردستان گەلی کورد بەگشتی دروست بکات لە نێوان هێزە کوردیەکانە و ئێستاش کە کۆمپیالی عەرەبی یەکێتی ئەوروپان بە هەمان شێوە بچنە پێشەوە بەدەر لە ئەو کێشە کەڵەکەبووانی کە ئێستاکە لە هەرێمی کوردستانە هەیە بە تایبەتی کێشەی ژیان، کێشەی بێموچەیی، کێشەی نادادی، کێشەی خراپی سیستەم لە هەرێمی کوردستانە بە درێژایی حکومڕانی دەوڵەتانی ئیقلیمی دەستیان وەرداوە لە کاروباری هەرێمی کوردستانە لەشکرکێشیان کردووە، تۆبارانیان کردووە و ئێستاکە بە دیاریکراوی سەرباری هەموو کێشە ژیانیانەی خەڵک کە بڕستی لە خەڵکی هەرێمی کوردستان بڕیوە ئەبینین لە دوێنێەوە و پێشتریش هەم تۆبارانی ئێران هەیە بە سنوورەکان هەم لەشکرکێشیەکی بە پلان و بە بەرنامەی دەوڵەتی تورکیا هەیە بۆ سەرخاشی هەرێمی کوردستان کە نەیشاردوێتەوە ئەو دژی هەموو کیانێکی کوردیە لە هەر شوێنێکە بێت. لێرەوە داواکاریەکشمان هەیە بۆ هەموو میدیاکان لە هەرێمی کوردستانە پێویستە میدیا لە ڕاستیە ئەرچێکی نیشتیمانی هەبێ و ئەمڕۆ ڕۆژێکە کە هەم خەمەکەڵەکەبووەکانی سەرشانی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی بەو شێوەیە کە هەڕەشەیە لەسەر تاک بە تاچی خەڵکی هەرێمی کوردستان هەم مەسەلەی دەشکرکێشی و داگیرکاری سەرتوشیا و تۆبارانی ئێران ئەمانە بابەتێکن بابەتی نیشتیمانی ناکرێت میدیا بە ئەرچێکی نیشتیمانیانە و لە ڕوانگەیەکی نیشتیمانیەوە نەیگوازێتەوە و استراتیجیە باڵا نیشتیمانەکە لە بەرچاو نەگرێت. إلى مجلس النواب العراقي نداء ومطالبة ضد الاحتلال والتوغل التركي. تمر المنطقة بأوضاع صعبة واصطفافات جديدة وتمر المواطنون وأوضاعهم المعيشية وحقوقهم ومعاشاتهم في ظل الظلم والفساد بالأصعب وتدق مخاطر جائحة كورونا أبواب المواطنين ولم يبق لدى الحكومة ما تبرر به فسادها وسوء إدارتها للبلاد بحيث أصبح ثقة المواطن بالحكومة في أسوأ الحالات إلا أننا رغم كل ذلك نسمع طبول الحرب ودوي الاحتلال ونشاهد توسع الدولة التركية في مخططاته ونياته السيئة جنوب كردستان. مزانين كبرلماني عراق لبيشتري شاتانها بريادي دركرت بۆ ئەوەی کە سیادەی عێراق بێ پارێزراو بێ هەر ئەم ساڵ لە مانگیەکە هەموو ئەو قواتە بڕیارێک دەرکراوە هەموو ئەو قواتە ئەجنەبیانەی لە ناو دەوڵەتی عێراقان ئەبێ بکرێنە دەرەوەی دەوڵەتەکە دەوڵەت پێویستی بە سیادەیە کەواتە ئێمە لە ئێرەش لە ئێستا شاتوانین سوود لەو بڕیارە بکازانینەوە کاتە بڕیارێک بوو تەنها کوت لە شیعیەکان دەریان کرد بۆ بەتایبەتی بۆ دەرکردنی دەوڵەتی ئەمریکا و قواتی تەحالوف بوو لە ناو دەوڵەتەکان بەڵام ئێمە بێ سوود لەم بڕیارە وەربگرین لە ئێستاە لە یاسایە وەرگرین چونکە ئەوە یاسایە و دەنگی لەسەر دراوە سوود لەم یاسایە وەربگرین کە هیچ کام لەم دەوڵەتانەی دراوسێمان وەکو تورکیا کە ئێستا بە ئاسانی هاتەوە هەروەها دەوڵەتی ئێرانیش کە بینیمان قسفی ناوچەکانی کردووە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانی کردووە